سڵاو ئەم کاتتان باش. زۆرێک لەو خەیاتە ئەزیزانە ئەوانەی کە ئیش لەسەر قەیتان زۆر ئەکەن هەوڵ بن ڕاستەوخۆ لەسەر قەیتانەکە ئیش مەکەن. ئەگەر ئیشێکی پاک و جوانتانەوێ ئەم شێوازەی کە من ئەیکەم ئێوەش هەماشت بەکاربێنن تا بۆ شێوازە بەسەر قەیتانەکە یاوەرنەوانێ بۆ ئەوەی کە سەر دەستە یاخود سەر سنگی مەکسێ یاخودە تاوەکو خوارەوەیە بۆ ئەوەی کە هیچ دوورمانێک دەرنەکەوێت. بۆ شێوازە بەسەر قەیتانەکە یاوەرنەوە زۆر پەشقە و جوان دەرەچێت. دوورمانیش تەبعاً لەسەر دیار نەبێ زۆر جوانترە. بۆ شێوازە پیتۆرە ئەمیش پشتەکەیەتی زۆر جوانە. تەبعاً هیچ شتێکی پێوە دیار نییە، هەست بەوە ناکەی کە تەقاڵی یا بێ لە ئەو شوێنەی کەم قەیتانی بۆ بەکارێنی. بە هیوای سێت بینین.